لله من أسمائه 99 من بعدها يتلون جزاء محصيها دخول الجنة كما رواه في صحيح السنة. بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. یەکێکی تر لە ناوە گەورە و بەرز و پیرۆزەکانی پەروەردیگارمان ناوی پیرۆزی ئەلفەتاحە. ئەلفەتاح واتە ئەو زاتەی کەوا دەرگایە قوفڵ کراوەکان دەکاتەوە و بەسمان لە دەرگای مادی حیسی نییە بەڵکو دەرگایە معنەویەکانە بە سیغەی مبالەغەشە واتە زۆر بە ئاسانی و زۆر لە هەمولایەک خوای گەورە دەرگایەکان دەکاتەوە. کاتێکەوە دەرگای ڕزق لەسەر یەکێک دادەخرێتن هەر ئەو خودایە سوبحانه وتعالى ئەلفەتاحە دەرگای ڕزق لە ئینسانەکان دەکاتەوە و کاتێکەوە دەرگای کردەوە هیچ کەسێک ناتوانی دای بخە. ما يفتح الله للناس من رحمة فلا ممسك لها. خوای گەورە کاتێکەوە دەرگایەک ڕەحمەتێک بەزەیەکی لە بۆ کەسێک کردەوە هیچ کەس ناتوانی دای بخاتن. بەڵام خوای گەورە ئەو دەرگاکردنەوەش قانونی دانایە، یاسا و ڕێسای دانایە. کاتێک کە ئێمە ئەو یاسا و ڕێسایانەی خوای گەورە جێبەجێ بکەین ئەو کاتە خوای گەورە ئەو دەرگایانە دەکاتەوە، نەک بە شێوەیەکی عەشوایی و هەڕەمەچی بی. کاتێکەوە من دەچم داوای ڕزق دەکەم خۆل بە ماندووبوون و بە قووەتی بازووی دەستی خۆم نییە ئەو ڕزقە بەدەستێ، بەڵکو خوای گەورەی ئەلفەتاحە دەبەخشی. بەڵام تەنها من لەسەرمە کلیلەک بکەمەوە، وەکو نمونەی ئەوەی کە کۆمپانیایەک سیارەی ئاخر مۆدیل بە هەدیە بداتە تو خۆ تو دەبی سلفەچی لێ بدەیلەوەی بە ئیشی بێخی و پێ لە بەنزینی بنێ و بەنزینی تێ بکەیت. بەڵام ئەو شەریکەیە بە هەزاران وەستا و ڕێ و شوێن ئەو سیارەی دروست کردیە و پارچەکانی لێکدایە. خوای گەورە سوبحانه وتعالى هەر خۆیتی کەوە ئەو ڕزقەی لە بۆمە پێکینایە و خەڵق کردیە و دابینی کردیە. ئەوەی لەسەرم پێویستە هەوڵدانەکە تەنها سلفەکە، هەر خۆیتی کەوا شیفا دەنێری. ئەوەی لەسەرمە پێویستە تەنها هەوڵدانە لە بۆ ئەوەی لەو مەخلوقاتی خوای گەورە و لەو دەرمانەی کەوا لەسەر ئەو زەویەی دانایە ئێمە دەرمانەکە بدۆزینەوە بەکاری بێنی. کاتێک کەسێک نەخۆش دەکەویتن هەر ئەو خودایەکەوە ئەلفەتاحە لە پاش ئەوەی کەوا دەرگای صحەتی لێ داخرایە ئەو خودایەیە کە بە ئەلفەتاحی خۆی ئەو دەرگایی دەکاتەوە. کاتێک ئێمە تووشی شکست دەبین، تووشی ژێردەستەیی دەبین، هەر ئەو خودایە کە بە ئەلفەتاحی خۆی سەرکەوتن و هەروەها تەمکینمان پێدەبەخشیتن. وەکو پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام کاتێکەوە قەومەکانیان ئەزیەتیان دەدان، دژایەتیان دەکردن و ئەو بەو باتیلێ هەوڵیان دەدا حەق لە ناو بن، داوایان لە خوای گەورە دەکرد ربنا افتح بيننا وبين قومنا بالحق وأنت خير الفاتحين. ئەی پەروەردیگارە لە نێوان ئێمە و لە نێوان قەومەکەمان حکم بدە و سەرکەوتنمان بەدەست بینە بە حەق، ئەتوو باشترین فاتحی دەرگاکەرەوەی کەوا دەرگای هەموو خێر و بێر و ڕەحمەت و سەرکەوتنك لەلایەن تۆوە دەکرێتەوە. کەواتە ئەو خودایە بە ئەلفەتاحیەتی خۆی هەموو دەرگاکانمان لێ دەکرێتەوە. ئێمەش پێویستە دائیم بە ئومێد بین، بە ئومێد بین کە داوای دەرگاکردنەوەی دەرگاکان لە خوای گەورە بکەین. داواکردنیش زۆر جار ئەمە بە غەڵەت تێگەیشتینە. دوعا تەنها دوعای قەولی نییە، دوعای قەولی زۆر مهمە کە ئێمە دائیمە لە خوای گەورە بپاڕێینەوە، دائیمە لە هەموو سوزدەکانمان لە دوای نوێژەکانمان لە عیبادەتەکانمان دەستمان بەرز بکەینەوە، داوا لە خوای گەورە بکەین کەوا ئەو دەرگانەی لێمان داخراینەوە خوای گەورە لە بۆمان بکاتەوە. بەڵام دەبی دوعا هەیە، دوعای عملی، دوعای فعلی، ئەویش بە جێبەجێکردنی ئەو ئەسبابانەی کە خوای گەورە کردیتە سونەت، کردیتە هۆکار لە بۆ ئەوەی کەوا ئەو شتانە بکرێنەوە، لە بۆ ئەوەی ئەو کارانە جێبەجێ ببن، خودای گەورە دەرگاکانمان لێ بکاتەوە. کەواتە هەر قوتابیەکەوە دەرگای خوێندن و شەهادە و سەرکەوتنی دەوێ پێویستە هەم هەوڵ بدە هەم دوعاش بکاتن. لەبەرەوەی دەبی ئەمە بزانین ئەگەر ئەمە هەر چەندیش هەوڵ بدەین خوای گەورە ویستی لەسەر نەبیتن ئەو هەوڵانەمان بە فیڕۆ دەڕوا و ئەو سەبەبانە ناتوانن لە خۆیانەوە هیچ بکەن، بەڵکو ئەو خوای گەورەیە بە ویستی خۆی ئەو سەبەبانەی دانایە. کەواتە نابی لایەنی دوعا و پشت بەستن بە خوای گەورەش لەبیر بکەین و وا بزانین تەنها بە هەوڵ و بە بازوو بە
دەسەڵاتی مەشتەکان جێبەجێ دەکەن و ناژبی ئەسبابەکانیش لەبیر بکەین ئەو لایەنی دیکە وا بزانین بەس بە دوعاکردن هەموو کارەکان جێبەجێ دەکەن. هەردووچی ئینسانی موسڵمان پێکەوە ڕەبتی دەکا و خودای گەورەش کە ئەلفەتاحە بە فەتاحی خۆی لە بۆمان دەکاتەوە داوا لە خوای گەورە دەکەین کە خوای گەورە هەموو دەرگا داخراوەکانمان، هەموو پێداویستیەکانمان، هەموو ناخۆشی و زەحمەتەکانمان لەسەر لا بکا و لە بۆ ئاوەڵا بکاتن بە ناوی پیرۆزی ئەلفەتاحی خۆی. وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم. لله من أسمائه 99 من بعدها يتلون جزاء محصيها دخول الجنة كما رواه في صحيح السنة.